بەڕێز جومانە غەلای گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 خەت و جومانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. ئەمڕۆ وادەی تۆمارکردنی پارت و هاوپەیمانێتیەکان کۆتایی دێت. ئەم ماوەیە درێژ دەکەنەوە؟ السلام عليكم. سڵاوی خواتان لەبێت. ئێمە لە کۆتایی دەوامی ڕسمی کۆتایی مهلەی تۆمارکردنی هاوپەیمانەتەکان تاودە، بەڵام بابەتی درێژکردنەوەی ئەو ماوەیە دەگەڕێتەوە سەر مەجلیسی مفاوەزێکە و بۆیە بڕیارێک لەو بارەشەوە دەدەن. کەی بڕیار دەدەن لە درێژکردنەوەی وادەکە؟ ئەوەی ڕاستی بێت دەبێ ئیمڕۆ بێت، چونکە بۆ بۆنەیەوە ژمارەی ئەو پارتانی تۆمار کراون 330 پارتە و لە 2015ەوە تاوەکو ئێستا 330 پارتن، هەشتا لەو پارتانە ویستویانە بەشداری بکەن، هەفتا پارتی تریش لە دامەزراندندان و 5 هاوپەیمانەتیش تۆمار کراون. ئێمڕۆژ تاوەکو ئێستا تا کۆتایی دەوام کاتماوە و چاوەڕێی بڕیار دەکەین. 5 هاوپەیمانێتی تۆمار کراون بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو کەم نییە ئەم هاوپەیمانێتیانەیانی چاوەڕێ دەکەن ئەگەر وادەکە درێژ بکرێتەوە زیاد بێت؟ نەخێر، پارتەکان ئەو پارتانەی شەهادەی دامەزراندنیان هەیە لە 2015 60 هاوپەیمانەتیە، 5 لەوانە تازن کە تۆمار کراون. زۆر باشە. خات و جومانە درێژکردنەوەی ماوەی تۆمارکردنی پارت و هاوپەیمانێتیەکان لەسەر داوای کۆمیسیۆنە؟ نەخێر، ئەمە بۆ چوونی مەجلیسی مفاوەزینە، ئەوان هەڵسەنگاندنی بۆ دەکەن ئاخۆ ئەو پارتانەیان ئەو هاوپەیمانەتیانە پێویستیان بە دەرفەتێک هەیە بۆ هێنانی بەڕاوەکانیان. بەڕاستی ئەمە دەگەڕێتەوە سەر ئەوان. زۆر باشە. پێشبینی دەکەن هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە وادی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت؟ بەڵێ بێگومان، چونکە پلانی کاری خۆی هەیە بۆ بەڕێوە چوونی هەڵبژاردنەکان لە 11 ئەم ساڵ و هەروەها تازەکردنەوەی تۆماری دەنگدەرانیش وا بەڕێوە دەچێت. زیاتر لە ملیۆنێک کەسە دەرگای تۆمارکردنیش کراوەتەوە بۆ ئەو پارتانەی کە تۆماریا کردو و هەروەها تازەکردنەوەی کارتەکانی بایۆمەتری، هەروەها ئامێرەکان، واروەها جەدوەلەکانیش دابەش کراوە تاوەکو ڕۆژی 11 ئەم ساڵ کە دەنگدانی تێدا بەڕێوە دەچێت و هەروەها دەنگدانی تایبەتیش. باشەوە کۆمیسیۆن ئامادەکاریەکانتان بۆ هەڵبژاردن بەکوێ گەیشتووە؟ ئایا چاوەڕێ دەکرێت بە خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هیچ تەکنیکێکی نوێ پەیڕەو بکەن؟ بەڵێ، لەبەر ئەوەی گشت پێویستیەکان لە بەردەستدان، بەڕاشکاوانە دەڵێم بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر پشتیوانە و هەروەها سەرۆکی کۆمار زۆر پشتیوانە، هەروەها پەرلەمانی عێراقیش بۆ کارەکانمان زۆر پشتیوانن و ئەو ئاڵنگارانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە ئاسانکاریان بۆ دەکرێت، هەروەها دامدەستگا حکوومەتەکانیش. تاوەکو ئێستا هەماهەنگی بەردەوامە بەتابەتی لە کاتی تازەکردنەوەدا و لەلایەن دامدەستگا حکوومیەکانیشەوە پەیوەندی بەردەوامە بۆ تازەکردنەوەی زانیاری تۆماری دەنگدەرانیش. بۆیە دەڵێم پشتیوانیەکی زۆر بۆ ئێمە هەیە، بۆیە ئێمە ئامادەین بۆ جێبەجێکردنی. باسی تازەکردنەوەی تۆماری دەنگدەرانت کرد، چەند کارتی دەنگدان وەرگیراونەتەوە، چەند زانیاری دەنگدەران نوێ کراونەتەوە، ڕێژەکە باشە؟ بەڵێ، لە تازەکردنەوە زیاتر لە ملیۆنێکە، ئەمە هەمویان پێویستیان بە تازەکردنەوە نیە. هەموو دەنگدەران بۆ نمونە نازنامەکەی تەواوە، کارتی دەنگدانەکەی تەواوە، وێنەی پێوەیە، پێویست ناکە تازای بکاتەوە. بۆ نمونە
کەسێک کۆچی دوایی کردووە یان بۆ نمونە لە شوێنێکەوە دەگوازرێتەوە بۆ شوێنشترەوە ئەو پێویستی بە مڕاجعان نییە ئەوانەی کە پێویستیان پێە 1970 بنکە هەیە و هەروەها ئەوانەی کە پێویستیان پێ ئەوانن کە بۆ نمونە پێشتر تۆماری نەکردبێ مالیدە تازەکانی 2007 هەروەها ئەو دەنگدەرانەی لە پارێزگایەکە چوونەتە پارێزگایشتریان لە ناو هەمان پارێزگا لە ناوچێکە بەناوچەشتر گواستراونەتەوە و هەروەها بۆ نمونە خوا نەخواستە ئەوانەی کە گیانیان لەدەستداوە و هەروەها ئاوەرەکان و هێزە ئەمنیەکان پێشتر تیمی گەڕۆکمان هەبوو لە هەموو دامدەستگەکانی حکوومەت بۆ گەنجەکان و ئەو ناوچانەی کە دوورە دەستن بۆ ئەوەی بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانیدا دەنگدەرانی نوێ ژمارەیان زۆرە خاتو جومانە ئەوانە بەگوێرەی ئەو داتای لەبەردەستمانە لەلایەن وەزارەتی توجارەتەوە زیاتر لە ملیۆنێک دەنگدەرن لە ساڵی 2007 لەدایک بوون ئەوانەی کە لە ساڵی 2007 لەدایک بوون لە ساڵی 2025 دەتوانێت تۆماری بکات مانگەکە شەرت نییە و مەرجی بۆ دانەندراوە بەڵام لە ساڵی 2025 بۆی هەیە هەموو ئەوانەی ساڵی 2007 لەدایک بوون دەتوانن زانیاریەکانیان تۆمار بکەن و لە دەنگدان بەشدار باشە ماوەی تۆمارکردنی بایۆمەتری جارێک درێژ کراوەتەوە ئێستا 20 ڕۆژی ماوە ماوەکەی کۆتایی دێت ئەگەری هەیە جارێکی دیکە وا دەکەی درێژ بکرێتەوە لە ڕاستیە منیش ناتوانم ئەوە بۆ پشت ڕاست بکەمەوە ئەوە پێویستە بە ئەنجومەنی باڵا هەڵبژاردنەکان بەڵام تاوەکو ئێستا کات لەبەردەستە 20 ڕۆژیش کەم نییە بۆ وەرگرتنی دەنگدەران بۆیە لە ڕێگەی ئەو قەناڵە بەڕێزەوە دەڵێم داوای لێ دەکەم بچنە نزیکترین بنکەی تازەکردنەوە یان تۆمارکردنی دەنگدان و ئەوانەی کە تۆماری نەکردو یان زانیاریەکانی تازە کاتەوە یان ئەوانەی دەوێت لە شوێنێکە بە شوێنیشتر بگوازرێتەوە یان ئەوانەی بۆ یەکەم جار دەیانەوێ تۆمارکەن لە نزیکترین بنکەی نزیک ماڵەکەی خۆی سەردان بکات و تۆماری بکات بۆ نمونە کەسێک لە خەڵکی بەغدایە و کاری لە هەولێر هەیە بۆی هەیە لە هەولێر زانیاریەکانی تۆمار بکاتەوە لەسەر باغدا مەرز نییە ئەوانەی خەڵکی بەغدان بستنە بەغدا تازەکەنەوە بۆ دەتوانن لە هەولێر تازای بکەنەوە یان لە نزیکترین بنکە ئەو کارە ئەنجام ژمارەیەکی زۆر ئاوارەی نێوخۆیی هەیە دوایمین بڕیار لەبارەی ئەوانەوە چییە لەکوێ دەنگ دەدەن بەڵێ ئاوارەکان بە گوێرەی یاسای ژمارە 12 ساڵی 2010 هەموار کراو ئاوارەکان ئەوانەی کە لە کەمپەکاندا دەژین تەنها ئەوانە بۆیان هەیە لە هەڵبژاردنەکاندا بەشدار بن لەوێ هەر لە ناو کەمپەکاندا زانیاریەکانیان تازە دەکەنەوە و دەنگدانەکەش هەلەوێ ئەنجام دەدەن بێجگە لە ئاوارەکانی شنگال ئەوانەی کە لە دەرەوەشن دەتوانن بەشدار بن لە هەر شوێن باشە هاوانگی کۆمیسیۆن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چۆنە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن بڵێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ناتوانێت گشت ئەو کارەی کە لە سەرشانێتی بیکا بەبێ دامەزراوەکان بۆیە پێویستی بەدەستی دەستپاکی هەیە لە وەزارەتی ناوخۆ هەیە وەزارەتی بەرگری هەیە پێویستی بە وەزارەتی داد هەیە پێویستی وەزارەتی دانان هەیە پێویستی بە وەزارەتی بازرگانی هەیە گشت ئەو دامەزراوانە ناتوانین بەبێ ئەوان کارەکانمان ئەنجام بدەین و زانیاریەکان و ژمارەی دەنگدەران کۆ بکەینەوە بۆیە گشت ئەو دامەزراوانەیە حکوومەت بەشدار دەبن بێگومان هاماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێنی باڵاش دەبێت زۆر سپاس خاتوو جومانە غەلای گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەستخۆش رانی نێودەوڵەتی کرد نعم المراقبين الدوليين چاودێرانی نێودەوڵەتی بێگومان لێژنەیەک دادەندرێ بۆ تۆمارکردنی ئەو چاودێرانە
و هەروەها قۆناغێک دەبێت بۆ تۆمارکردنی ناوەکانیان جا ناوخۆیی بنیان دەرەچی بن بۆیە بێگومان هەماهەنگی دەبێت لێژنەیەک دەبێت بۆ ئەو بابەتە بە سەرۆکایەتی یەکێک لە دادوەرەکانی کۆمیسیۆن و هەروەها ئەو قۆناغەش دەکرێتەوە و تۆمارکردنی چاودێران ئەنجام دەدرێت جا ناوخۆیی بنیان دەرەچی بن. دووبارە زۆر سپاس دەکەم سپاس بە گوتەکانت.